زۆر جار ڕێکەوت لە ژیانی کەسەکاندا ڕۆڵێکی گەورە دەبینێت. زۆر کەس هەبوون بۆی ڕێکەوتەوە سەرتاپای ژیانیان گۆڕاوە و بوونەتە کەسانی سەرمایەدار. یەکێک لەو ڕووداوانەی کە ڕێکەوت ڕۆڵێکی گەورەی تێدا بینیوە ئەگەڕێتەوە بۆ سەردەمێکی کۆن لە کەناراوەکانی فلیپین. کاتێک کەسێک لە لای کەنار دەریاکە مروارەیەک دەدۆزێتەوە، بەلایەوە جوان دەبێت، بڕیار دەدات لەگەڵ خۆیدا بیباتەوە بۆ ماڵەکەی خۆی لەوێ هەڵی بگرێت. ئەو کەسە نەیدەزانی ئەو مرواریە و نرخی هەر دانەیەکی دەگاتە ملیۆنەها دۆلار. بێگومان کەس بۆ ئەوەش سەرکۆنی ناکات، چونکە هەمووان دەزانین کە دۆزینەوەی مرواری هەروە ئاسان نییە. ئەوی ژەرگیز پێشبینی ئەوەی نەکردووە کە مرواریەک لە کەنار دەریادا بدۆزێتەوە، لە کاتێکدا لەناو قوڵایی دەریاکانیشدا بە ئەستەم دەدۆزرێتەوە. سەرنجام مرواریەکە دەباتەوە بۆ ماڵەوە، بۆ ماوەی 10 ساڵ هەڵی دەگرێت تا ڕۆژێک بەشێک لە خانووەکەی دەسووتێت. ئەویش بڕیار دەدات کە خانووەکەی بگۆڕێت، کەلوپەلەکانیشی بفرۆشێت. لەو کاتەدا پێی ڕادەگەێنرێت کە ئەوە تەنها بەردێک نییە، بەڵکو مرواریەکی ڕاستەقینەیە و نرخەکەی دەگاتە 10 ملیۆن دۆلار. ئێستا با باسی چیرۆکێکی سیرتر بکەین. لە دوورگەی جێرسی کەسێک لە ناوچەکەدا سندوقێکی کۆن دەدۆزێتەوە. کاتێک دەیکاتەوە دەبینێت کە لە ناویدا بڕێکی زۆر لە دراوی کانزایی کۆنی تێدایە. کاتێک پەیوەندی بەلایانی پەیوەندیدارەوە دەکات، پێی ڕادەگەێنن کە لە ناو سندوقەکەدا بڕی 700 کیلۆگرام دراوی کانزایی هەیە. نرخەکەیان دەگاتە 7 ملیۆن دۆلار. هەروە ئاماژەشیان بەوەدا کە ئەو سندوقە مێژوەکەی بۆ هۆزی کێڵتی دەگەڕێتەوە کە لە ترسی سوپای یۆلیۆس شاردبوویانەوە. هەر ئەوەنا ڕۆژێک ژنێکی پیر بە هەڵە هەڵدەستێت بە فرێدانی کیسەیەک کە بڕی 12,000 جونیای سەرلینی تێدا بوو، بەڵام هەرزوو پێی دەزانێت پەیوەندی بە کۆمپانیای پاککردنەوەەوە دەکات. دوای چەند کاتژمێرێک لە گەڕان یەکێک لە کارمەندەکان توانی پارەکە بدۆزێتەوە و بیگەڕێنێتەوە بۆ خاوەنەکەی. گەرژنەکە زوو پێی نەزانایە لەوانە بوو بەڕێکەوت بکەوتایەتە بەردەستی کەسێکی تر. ئەم چیرۆکانە و چەندان چیرۆکی تریش لەم ژیانەدا بوونیان هەیە کە نیشاندەری ئەوەن زۆر کات بەخت لە دەرگامان دەدا و ئەوەی کە چاوەڕی ناکەین لە چەند چرکەیەکدا بۆمان دەبێتە ڕاستی. بۆیە هیچ کات بێهیوا مەبن، بەڵام لەبیرتان بێت هیچ کات نەکەونە ئەو هەڵەیەوە کە هیچ نەکەن و تەنها چاوەڕێ بکەن کە شتێکی ئاواتان بۆ بێتە پێشەوە. بۆیە لە هەوڵدان بەردەوام بن، بەڵام هەمیشە با ئومێدتان هەبێت کە ڕۆژێک بەخت یاوەرتان دەبێت.